و گوێم پرس و باس بابەتاکەین لەگەڵ زۆر بەڕێز عەبدوڕەحمان جەزایری لیوای خانەنشین نزیک لە هێزەکانی حەشدی شعبی. بەڕێز کاک عەبدوڕەحمان جەزایری سڵاوت لێ بێم کاتت باش سپاس دەکەم. سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان. چۆن دەڕوانیتە هەنگاوەکانی هەندێک لە هێزەکانی حەشدی شعبی بەوەی کە ڕەزامەندیان نیشان داوە ئامادەی خۆیان نیشان داوە بۆی کە هێزەکانی خۆیان تێکەڵ بکەنەوە بۆ میکانیزمێک کە حکوومەتی عێراقی داوای دەکات؟ سەرەتا بە ناوی خۆی گەورە بەخشندە و میهرەبان، دووبارە سڵاو و ڕێزم هەیە بۆ کەناڵە بەڕێزەکەتان و بینەرە بەڕێزەکانتان. بەڕای من ئەم شتەی کە ئێستا دەگوزارێت لە مەیدانی سیاسیە ئەوەی کە لەسەر مێزی سیاسی دەگوزارێت بابەتی چەکدانان و بابەتی هێشتنەوەی چەک لە دەستی دەوڵەتدا ئەمە داخوازیەکە کە لەلایەن مەرجعیەتی باڵاشەوە کرابوو و داوا کرابوو کە هەموو کارێک بکرێت بۆ ئەوەی کە بتوانن ئەم هێزانە تێکەڵ بکرێتەوە، بەڵام بە پێی چەند پێوەرێکی سەرەکی. پێوەرێکی یەکێک لە پێوەرەکان ئەوەیە کە هیچ شتێکی ڕاستەوخۆ نەوتراوە بەڵکو زیاتر لە داخوازی ئەمریکا دەکرێت و لە بەرامبەریشە داوای چەند گرنتیەک دەکرێت و باز لەوە کرابوو داوا لەوە کرابوو کە هەر کەسێک چەکی دانا نابێت بێتە ناو مەیدانی سیاست و کاری سیاستەوە. ئەمەش شتێکە یەک ناگرێتەوە لەسەر لەگەڵ تێگەشتنی ئەوەشی کە ڕوویا بوو لە کەتایبی ئیمام عەلی و سەرایە سەلام و سێ لایەنی تریش بە هەمان شێوە چەکەکانیاندا دەرێن، واتە 6 لایەن 6 هێز کە 11 ڕێکخستنی سەربازی لە خۆ دەگرن. ئەمانە ئامادەن چەکدا بنێن و بیەنەوە بە دەوڵەت. ئایا ئەگەر ئەم کارە بکرێت بەڕێز سەرۆک وەزیران عەلی زەیدی، ئایا ئەمە بۆ هەموو چەکەکانە؟ ئێمە هەنێک چەک هەیە بۆ نمونە هێزی و چەکی وەزارەتی بەرگریە کە 28,000 چەکداریان هەیە و لەگەڵ لە جی داعش شڕیان کردووە. ئایا هێزەکانی پێشمەرگە چەکەکانیان ئەوانی شتێکەڵە کرێت کە هێزێکی دانپێدانراوی دەستوریە؟ ئایا یەکەی بەرەنگاربوونەوەی تیرۆر و هێزی دژە تیرۆر، ئایا ئەمانەش چەکەکان دەدەنەوە؟ ئایا هێزەکانی و ئەو چەکانش کە لەلایەن عەشیرەتەکان هەن، ئایا ئەمانەش هەمووی دەدرێتەوە بە دەوڵەت؟ ئەمە بابەتەکەی، ئەمە پرسەکەیە کە تۆزێک شتەکانی ئالۆز کردووە. ئەگەر هاتوو شتەکان بەو شێوەیە بێت، ئایا ئەمە ئەچێتە لای دەوڵەتی عێراقی یاخود تەنها لای ئیدارەیەکی کاتی ئەبێت؟ کۆمەڵی لایەن هەیە کە بۆ نمونە ناوی خۆی ناوە لە مقاومەی ئیسلامی، لەوانەیە ئەوان نایانەوێت چەکدانرێت. هیچ شتێک نییە، هیچ گرنتیەک نییە لەلایەن ئەمریکاوە. ئایا گرنتی هەیە کە فڕۆکەکانی ئەمریکا هێرش ناکەنە سەر ئەم هێزانەی حەشدی شعبی؟ لەبەرەوە حکوومەت لە بەردەم کارێکدایە، لە بەردەم خاڵێکدایە و دەبێت لیژنەی تایبەتمەند پێک بهێنرێت، ڕوونکردنەوەی تەواو بن بە چاوڕوونی باش هەبێت، چونکە باس لە جەنگێکی هەرێمی دەرەوە ئەکرێت و لە ڕووی ئەمنیەوە سووریا زۆر ئەمن و ئاسایشی نییە. داعش تاوەکو ئێستا مەترسێکی ڕاستەقینەیە و ماوە. هەروەها کە باسی ئەو درۆنانەش دەکرێت کە لەوانەیە لە گروپە چەکدارەکان بەشدار بوو بێتن یاخود بەکاریان هێنابێ. من بەرگری ناکەم لە هیچ لایەنێک، من وەکو هاوڵاتیەک و سیاسەتمەدارێکی
عێراقی من ئەڵێم درۆن لە خاکی عێراقەوە هەڵ نادرێت لە کاتێکدا کە ئەمریکا بوونی هەیە لێرە و دەوڵەتی عێراق بوونی هەیە لێرە وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری یەکەی دژە تیرۆر حکوومەتێکی حکوومەتەکەشمان سەربازیە و هەروەها مەبەستمەوەیە لەگەڵ ئەوەی کە لە دۆسیەی داعشا بۆ منە لە ساڵی 2014دا شوێنێک پێکهێنرا کە تایبەت بوو بە یەکەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان و ئەمە بۆ منە ڕێکخستن و تەنسیقی هەیە لەگەڵ لایەنی حەشتی شعبیە و ئەوانیش پەیوەندیان هەیە لەگەڵ لایەنی ئەمریکیدا لەم حاڵەتەدا چەک لەکوێ دەبێت لای کێ دەبێت ئەم بابەتێکە کە وەکو چۆن بڵێ باز دەکرێت لە شەقامی عێراقیدا بەڵام حکوومەتی عێراق پێویستە داوای زەمانەت و گرنتی بکات لەلایەنی ئەمریکاوە کە سەروەری عێراق پێشێل نەکرێت و هێرش نەکرێتە سەر هێرش نەکرێتە سەر هێزەکان و دۆلار بەرامبەر بە دینار بەکارنێنرێت وەکو چەکێک ئەمە وێنەیە کە بە شێوەیەکی گشتی بەم شێوەیە و ڕەچاوی ئەو ڕەوشە هەرێمیەشەکەن باشە بەڕێز کاک عەبدوڕەحمان بە بڕوای تو ئەو هێزانەی کە دەڵێن چەک دانانین چارەنووسی ئەمانە چی دەبێ؟ إذا نتحدث عن اليوم تشكيلات النجباء ئەگەر بۆ نمونە باسی بەرەنگاری ئیسلامی مقاومە ئیسلامی بکەین سەکردایەتی ئەحمەد کەعبی و نوجەبا وتویانە کە بۆ منە لەوانەیە ئەوان نایانەوێ چەکدا بنێن سەرۆک وەزیران ئێستا لە دانوستانایە لەگەڵیانە و گفتوگویان لەگەڵەکان لایەنی دووەمیش دۆسیەکی ئاڵۆز هەیە لە نێوان سەربازی سیاسی بۆ نمونە ئەبوو ئەلا لە سەر بە کەتایبی سەید الشوهەدا لە بۆ منە بەدر سادقون و کەتایبی ئیمام عەلی ئەمانە هەمویان ڕێکخستنیان هەیە ئێمە باسی چی ئەکرێت لەم حاڵەتەیە بابەتەکە ئەبێ بە بابەتێکی سیاسی بەڕای من شێخ ئەکرەم کەعبی وا خۆی لەوانەیە وا بڵێت ئەگەر من لەسەر مێزی سیاسی نەبم من لەسەر مێزی سیاست نەبم بە شێوەیەک چەکەکەم دانانێم نوجەبا ئیش نفسی شت هەمان شت کەتایبی حیزب اللهش لای ئەوان ئەگەر وازیان لە کاری سیاسی هێناوە بوون بە لایەنێکی بۆ منە ئۆپۆزیسیۆن بەڵام ئۆپۆزیسیۆن نین لەسەر حکومەت ئۆپۆزیسیۆن لەسەر بوونی ئەمریکا لەناو عێراقا و هەر بابەتێکی هەستیار لە لای سنوورەکانەوە هەبێت لە لای سووریاوە بێت لە لای دەوڵەتەکانی خەلیجەوە بێت و دوو لایەن بۆ نمونە کەتایبی حیزب الله و نوجەبا و تویانە کە ئێمە بەی شێوەیە چەکەکانمان دانانین باشە و دانوستانەکان بێت بگەڕێتەوە بۆ لایەنەکانی کە بەڕێز عەبدوڕەحمان بابەتی بەڕێز عەبدوڕەحمان بە ڕوانینیەوە ئەمە لە ژێر گوشارەکانی ئەمریکادایە یان هێزەکانی حەشدی شەعبی خۆیان گەشتونەتەوە قەناعەتی کە ضرورەتی مانەوەیان نەماوە بەڕای من ئەمە تەنها فشارە لە ئیدارەی ئەمریکاوە بۆ سەر حکوومەتی عەلی زەیدی ئەمە بەشێکە لەو پرۆژەیە کە باس کرابوو لە ڕابردووە باس کرابوو کە لە ئێستەیە نابێت چەک بوونی هەبێت لەم ناوچەیە ئەمە داخوازیەکی نێودەوڵەتیە عێراق کە باسی عێراق دەکرێت
ئەمریکا هەمیشە دەیەوێت بە دوو شێواز مامەڵە بکات. یەکەم نایەنەوێت هەیئەتی حەشدی شعبی بوونی هەبێت، یانەوێت ڕێخستنی وەزاری هەبێت و هەروەها ئەژڵێن کە بۆ نمونە چیتر پێویست بە هێزەکانی حەشدی شعبی ناکرێت لەبەرەوەی لە کاتێکدا حەشدی شعبی هێزێکی ڕێکخراوی سەربازیە و توانیوێتی بەرگری بکات و دژی داعش شەڕ بکات و ئەوەی لە ساڵی 2014 ڕوویە. پرۆژە یاساکە تاوەکو ئێستا تەواو نەکراوە، بەڵام بەشە کاتژێڕەکانی تەواو نەکراون. بۆ نمونە کەسێک هەیە لە هێزی حەشدی شعبیا بۆ منە تەمەنی 6 ساڵ سەر و 6 ساڵە، شتیوا لە ناو یاسای سەربازیە بوونی نییە، ناکرێت جەنگاوەرێک کەسێک بجەنگێت تەمەنێکی لەو تەمەنەی هەبێت. بۆیە ئەمە پێویستی بەڕێخستنەوە هەیە لەلایەن دەوڵەتەوە و وەزارەتێکی ئەمنی باڵا بەرپرسە بێت و دەبێت ئەوان هەموو چەکەکان کۆ بکەنەوە، چەکی سووک و مامناون، چەکی قورس و هەروەها درۆن و هەر شتێکیکە و ئەمەش ینی لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانەوە، لە ڕێگەی ئەنجومەنی نوێنەرانەوە کە تەشریعی یاسادانانەکات پێویستە بەم شێوەیە بێت، ئەوەی کە دواتر بڕیاری ئەو بدرێت ئەو کەسەی کە چەکدانەنێت لە دەرەوەی سیاسەتە بێت. و بەڕێز عەلی زەیدی لە هەموو لایەنەکانەوە هەوڵەیات لایەنە پەیوەندیەکانەوە کە هەیەی بۆ حیزب الله بۆ نوجەبا پەیوەندیان پێوە ئەکات، داوایان لێ ئەکات کە هەوڵەیات قەناعەتیان پێ بکات کە چەکیان دابنێن، تاوەکو ئێستا بە هیچ شێوەیەک ڕازی نەبوون، بەڵام بەردەوامە لە هەوڵەکانی. زۆر باشە. دواپرسیارم ئایا ئەم ڕێگانەی کە هێزەکانی حەشدی شعبی دەیگرنە بەر دەیان پارێزێت لەوەی کە بە تەواوی پارێزراو بن و ببنە بەشێک لە هێزە با بڵین تێکەڵ بن لەگەڵ وەزارەتی بەرگری یان سوپای عێراقیدا دەپارێزرێن؟ أنا لا أعتقد يعني اليوم يعني تذويب بە بڕوای من لە ئێستادا ئەگەر هاتوو هێزی حەشدی شعبی ئەگەر بۆ منە بە لۆژیک باسی بکەین بە منتیقی باسی بکەین ناکرێت ئەمە بڵێ بۆ ئۆکچۆن بڵێ وەزارەتێکی خۆیان بۆ دابدرێت، ئەمە تەواو دوورە. چۆن ئەگەر وابێت مامەڵەی لەگەڵەکرێت بۆ منە چ زابطێک بەرپرسە بێت لە چ فەوجێک لە چ لیوایەک، ئەمە هەمووی پێویستی بە وردەکاری و ڕاهێنان هەیە و لە دوای ئەوەش پرچەکردن هەیە دووبارە کە تۆگەر ئەم هێزانە بێنی تەناو دەوڵەتەوە و نە حکوومەتی بەڕێز زەیدی و نە ئەتوانی بڵێ ڕۆحی مۆراڵی ناو حەشدی شعبی ڕێگە بەمە ئەیات، لەبەرەوە پێویستە لەسەر مێزی دانوستانەکان قسە بکرێت لەگەڵ ئیدارەی ئەمریکی و هەروەها ئەوان ئەڵێن بۆ نمونە ئەڵێن حەشدی شعبی سەر بە کۆماری ئیسلامی ئێرانە و ئەمە شتێکی تەواو نادروستە. حەشدی شعبی فەرمان لە یەکەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکانەوە وەردەگرن کە ئەمریکا بەشەکەڵی و جیاکردن و جیاکردنەوەی ئەمان بیانکەی بە وەزارەتێ بۆ خۆیان زۆر زۆر ئاڵۆزە، بە هیچ شێوەیەک ئەوەش باوەڕ ناکەم ڕووبدا، بەڵام لەوانەیە تێکەڵکردنەکە سەر بگرێت، بەڵام ناکرێت ینی شتێ بکەن لەوانەیە کێشەوشت دروست بێت لەگەڵ حکوومەتەکەی بەڕێز زەیدی سەرکردەکانی حەشد ئەناسین، ئەوان قبوڵی ناکەن کە هێزێک هەبێت لەسەر و ئەوانەوە. من باسی جەنگی داعشە بۆکەم، باسی ساڵی 2007 بۆکەم کاتێککە یەکەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان هەبوو، لە ئەو کاتە باسی بۆ مونە چەکدانان نەئەکرایە و تێکەڵکردن نەئەکرا لە بەرۆی ئیشیان پێیان بوو و لە تەنان لە حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی و سوودانی و کاڵمیش ئەوەیان نەویست، خواستیان هەبوو، بەڵام
ڕووینەیە لەبەرەوەی پرسێکی زۆر ئاڵۆز و هەستیارە پێکهاتەی کۆمەڵگەن پێکهاتەی گەلی عێراقین و سەر بە باگراوندێکی سەربازین قورسە بیان هێنیت و چەکەکانیان دابنێن بۆ نمونە جێشی ئیمام مەهدی و ئەمانە بۆ منە دواتر بوو بە سەرایە سەلام و دواتر چوە ناو بەدرەوە و کە فەیلقێک بوو دواتر بوو بە ڕێکخراوێک ئێستاش بۆ منە لیوای سەربازی هەیە کە تایبی سەید و شوهەدا ئەمانە هەمویان لایەنی چەکدارین هەمووی پێویستی بە یاسا و کات هەیە تەسەور دەکەم بە پێشبێنی من پێویستی بە ئەوە هەیە کە بە قوڵی بە استراتیژی ئەم شتە دیراسە بکرێت بە پێداخوازەکانی ئیداری ئەمریکا لە ئێستا عێراق کێشەی هەیە بۆ نمونە بۆ دابینکردنی موچە کێشەی ئابووری هەیە و کە چینی فەرمانبەرار سارەترین چینە پارەیان نییە بۆ ئەمە بۆ منە کێشەی ئاویان هەیە لەگەڵ تورکیا کێشیان هەیە لەگەڵ دۆسیەی نور زوهێر و خۆر عەبدوڵڵا و عەدنان الجوبەیری ئەمانە بۆ نمونە هەمووی کۆتا دۆسیە کە ئەو وەکیلی وەزارەتی نەوت بوو شکرا جەزیلە سپاس دەکەم أمام مشروع مقاومة بالعراق صعب جدا زۆر سپاس بۆ بەڕێز کاک عەبدوڕەحمان جەزایری لیوای خانەنشین نزیک لە هێزەکانی حەشدی شابی سپاس کە لە بەغداوە لەگەڵمان بووی